ئازان و خۆشەویستانمان لە چاوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە جێبەجێکردنی یاساکانی ئیسلام دەکەین بۆ خۆشگوزرانی کۆمەڵگە. گومانی تێدا نییە کە خۆی باڵادەست لە قورئانی پیرۆزدا و تەواوی قورئانی پیرۆز پرۆگرام و بەرنامەیەکن بۆ ژیانمان و ئەگەر جێبەجیان بکرێت چ لەم دنیا و چ لەو دنیا دەبێتە مای خۆشگوزرانی و سەرفرازی تاکەکانی نێو کۆمەڵگە و گرنگە تاکەکانی و کۆمەڵگا و موسڵمانان ئاگاداری ئەو ڕێسە و یاسایانە بن کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بوونیان هەیە و جێبەجێکردنیشیان هەمیشە بەردەوام دەبێتە مای خۆشگوزرانی ئەو کۆمەڵگە. ئێمە ئەم تۆڕۆیەماندا زیاتر گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا دلێر حەمەکە کەبرا مامۆستای ئاینی. مامۆستایان زۆر بەخێر بێ. خێر مامۆستا دلێر. دەستان خۆش بێ بەڕنامەکەتان بەڕێز. سەرچاوەکە مامۆستایە. مامۆستا یاساکانی ئیسلام لە چی پێکدێن؟ گومانی تێدانە کە چەندین یاسا و چەندین ئەحکامی جیاوازن، بەڵام ئەوانە کامانن کە هەمیشە بەردەوام دەبنە مای خۆشگوزرانی کۆمەڵگە. بەناوی خوای گەورە درود و سڵاوات لەسەر گیانی پاکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دەستخۆشیتان لێ یەکەم بۆ هەڵبژاردنی ئەم بابەتە. تەبعەن یاسا بەشێکە لە ئەو قانونەی کە گشتگیرە، وشەی یاسا وشەیەکی گشتگیرە. ئەگەر ئێمە ئەم بڕۆکە زیاتر باز لە یاسایەک بکەین کە پێویستە بە یاسای شەرعیەوە، لەبەرەوەی وشەی قانون و یاسا گشتگیرە بۆ ئەوەی کە زیاتر بتوانانی وات شتێکی کورت و بخود بدەین بەدەستەوە بۆ بینەرانی بەڕێز و خۆشەویست. زیاتر کورتیەکەین لەسەر واتای یاسای ئیسلامی، ئەو یاسایی کە لە ئیسلامە هەڵنجێدراوە. خۆی یاسا بڵیا بڵێن ئەگە قانونی ئیسلامی تعریفێکی بکەین بۆی کە خەڵکی بزانین کە واتاکەی چییە، کە زۆر جار لە هەموو بابەتێکا لە هەموو شوێنەکە باز لە یاسا و باز لە قانون ئەکرێ. قانون یعنی مجموعة من القواعد القوانینیە، پێک هاتووە لە کۆمەڵێک قانون و قوانین کە ئوسلوب و کە مرۆڤایەتی پێ تەنزیم ئەکات لە کۆمەڵگادا، تاک ئیجبار ئەکات لەوەی کە ئەمە جێبەجێ بکات، لە کردنی پاداش وەرئەگرێ و لە نەکردنەکەشی سزا وەرئەگرێ. ئەمە یاسایە لە ئیسلامە. یاسا لە ئیسلامە تەبعەن مەصدەری هەیە، مەصدەری یاسای ئیسلامی یان فقی ئیسلامی مەصدەرەکانیان چوارن کە خلافی تیانە، هەندێکی تر هەن کە باس ئەکرێ، بەڵام ئەوەی کە زیاتر کە خلافی تیانە کە دەبنە سەرچاوەی یاسادانان بۆ ئیسلام کە ئێمە پشتی پێ ئەبەسین، قسەی پێ ئەەکەین، دەلیلی پێهێنینەوە، زیاتر ئەم چوارن کە هیچ خلافێکی تیانێ کە قورئانە ئەو کەلامەیە کە پاک و بێگرد و هاتۆتە خوارەوە لە ئاسمانەوە بۆ سەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دووهەمیان حەدیثەکانی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. سێهەمیان ئیجماعە، ئەوەی کە فوقەها و زانایانی شارەزا کۆبنەوە لەسەری. چوارەمیشیان قیاسە. هەندێک شت هەن لە قیاسە دەبێتە یاسا بۆ مرۆڤایەتی. ئەو مرۆڤانە ئیجبارەکە لەوەی کە بچنە ژێرباری ئەم یاساوە کە ئیسلام دایناوە، هەندێکیان بە نەسی ئایەتە، هەندێکیان بە نەسی فەرمایشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەندێکیان ئیجماعە و هەندێکی تریشیان پێی ئەوترێ قیاس کە ئەمەش دانەری سەرچاوەی مەصدەری یاسای ئیسلامیە. ئەمانە وا ئەکەن لەوەی کە مرۆڤ ببن بەرەو ئەو بابەتێکی سەباسی یەکەین خۆشبەختی تاک بە تاک و کۆمەڵگاش بەعام تایە خۆشبەخت بێت لە جێبەجێکردنی یاسایە کە پێی ئەوترێ یاسای ئیسلامی. مامۆستا زۆر جار ئەڵێن لە بیستین یان ئەوترێ فڵان یاسا هەموار کرایەوە، لەبەرەوەی ئەو بارودۆخ و گوزەرانی ژیانی ئەو شوێنە ئەو ژینگەی ئەوێ وای خواست و ئەم یاسایە فراوانی بکرێت کورد بکرێتەوە ڕێکردەوە. یاساکانی ئیسلام جێگیرن نەگۆڕن یا خۆت لە مەجای ئەو قیاسی کە باست کرد ئەکرێ بە پێی بارودۆخی ئەو کاتەی کە مرۆڤ موسڵمانەکانی تیاژی گۆڕانکاریان بەسەرا بێ. طبعاً ئێمە دوو جۆر یاسامان هەیە، دوو جۆر قانونمان هەیە باوە بڵین. یەکیان پێوتێ قانونی شەرعی، یەکیان پێوتێ قانونی وەضعی. ئەوەی کە شەرعیە باسمان کرد لەمانە وەرگیراوە. ئەمانە بە تایبەتی ئەوانەی کە لە قورئان و لە حەدیثە هاتوون نەسیان لەسەر هاتووە، پێوتێ قانون و یاسایەکی شەرعی. یعنی هیچ مەجالێکی تیانێ بۆ یەکە ئینسان بتوانێت بڵێ گۆڕانکارێک لەم ئاەتە ئاکەم. بەڵام هەندێک یاسا هەن پێوتێ یاسای وەضعی، ئەوەی کە بڵێن دەوڵەتێک یاخود یا بۆ ئەسەسەیەک جاری وا هەیە کەناڵێک هەندێک یاسا بۆ خۆی دانێ، ئەتوانێت گۆڕانکاری لەم یاساکە ئەڵێ لەمە دوا بەرنامەکانمان وا بێ یا فڵان کەس دەبێ بەم شێوازە بێ بە کوردەکەی، یعنی هەموو دایرەیەک یاسایەکی بۆ خۆی هەیە.
لێرە گۆڕانکاری لە هەندێک حکمە ئەکرێت کە نەسی قورئانی تیانە یعنی زۆر جار وتراوە کە زۆر بیسراوە کە ئیمامی شافعی حتا ئەفەرمێت کە لە عێراق بووە بە شێوازێک قسەی کرد و فتوای داوە کە چۆتە میسر قسەکانی گۆڕیوە یعنی ئەو فتوای گۆڕیوە کەواتە یاسایەک ئەگەر بە کورتیەکەی ئەوەی کە خەڵکی لێمان تێبگە ئەگو یاسایی کە پاڵبشت بێت بە دەقێکی قورئان و حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم احتیمالی گۆڕانی تیانی یعنی ناتوانێت ئینسان دەستکاری ئەم بابەتەکە بۆ نەبوو وترێت ڕیبا حەڵاڵە يعني ياسايك هاتو اخوي قالوا دايناو كفرمي احل الله البيع وحرم الربا يعني اما براوته يعني ناتو عند الانسان بي بلي الربا حلال او كاست اكريت بهنديك باسا وين جاي بلام اصلي يشتي الربا حرام وكرين وفروشن حلال ما وستا بوي بينران ويمش دواتر بشینە زە درێژەی بابەتەکە هەر یاسایەکی ئیسلامی بەجێگیری بە دیاریکراوی بەڕوونی بەبێ هیچ کێشۆ گرفتێک کە سابتە و بوون منە حەڵاڵ و حرام ئەمە تاو مەجای گۆڕان کرد بەڵام لە دەرەوەی ئەمە بازنەیەکی فراوانترە ئەکرێ یاساکانی ئیسلامیش کە مەوزوعین یا وەزعین کەمێک گۆڕانکاری بکرێ یاخۆت چۆن ئیمامی شافعی جورئەتیەوەی هەبوو ئەوە بکە کەواتە ئەبێ زانایانی ڕۆژی ئەو مەکان و شوێنش کە ئەژین بتوان گۆڕانکاری لەو ڕاستە بۆ مەسلحەت و بەرژەوەندی عام نەک شخصی ئینسان ئەتوانێت مفتی یان سەرۆکی وڵات ئەتوانێت کە ئیش قسەیەک بکات و یاسایەک دەربکات کە لە بەرژەوەندی عامی مرۆڤایەت ئەوە زۆر ئاسایی و دەتوانێت و خەڵکیش ئیسیجابەی بۆی هەبێت زۆر باشە مامۆستا ئەو بۆن من لە کۆمەڵگادا و پاشا گردانی یاخود ئەو بێسەروبەری کە هەیە بۆن منە لە کێشە کۆمەڵایەتیەکان لە کوشتن لە گەندەڵی مەسەلەن فەسادی لە نێو دام و دەستگاکانە بۆ منە بەرامبەر بە میلەتە ئەکرێت ئەگەر یاساکانی پرۆژی ئیسلام جێبەجێ بکرێت پێت وایە کە ئەو کۆمەڵگایە دوورە بێت لە هەموو ئەو تاوان و کێش و گرفتانی کە ڕوو لە کۆمەڵگا دەکەن خۆی پرسیارێکی زۆر جوانە ئێمە ئێستا ئەگەر یاسا بوو ئەوەیە کە مرۆڤتیا خۆشبەخت بێت یاسا هەر کاتێک یاسایەک جێبەجێ بکرێت بەبێ جیاوازی قسەکە لەسەر ئەمەیە ئینشاڵڵا دوایی باز لە سوودەکانی جێبەجێکردنی یاسا ئەکەین یاسا ئەگەر بە شێوەیەکی عام بەسەر تاک بە تاکی خەڵکەکە بەبێ جیاوازی جێبەجێ بکرێت دڵنیا بە ئەوەلەن جار یەکەم جار سوودی بۆ ئەو کەسانەیە کە بێ بڕاشن چونکە ئیستیقرار لە وڵاتە دروست ئەبێت من زۆر جار وتومە یاسا ئەگەر جێبەجێ بکری یاسا شەرعیەکە با بڵین خەڵک هەستکا بۆی کە دزی ناکات دزی بکا گەر دەستی ئەبڕێ یەکەم جار ئەو کەسانە ئیسفادەکەن کە دەوڵەمەن لە وڵاتە یعنی تۆ ئەبینی خەڵکێکی وایە زۆر دەوڵەمەنە سیارەکەی لە دەرەوە ڕاگرتووە لەبەرەوەی کە ئەم گەنجە یاسایەکی ئیسلام جێبەجێیەکە ئەڵێ دزی حرامە ناتوانێت بچێ سیاری ئەم کابرا دەوڵەمەنە بە مەشروعێکی زۆر گەورەی داناوە چەندەها کابینە و چەندەها شتی لە دەرەوەی ساحەیەکی زۆر گەورە داناوە ئەو گەنجانە ناتوانن بچین دەستکارێکی ئەم شتانە بکەن ئەمە لەبەر ئەوەی کە یاسا جێبەجێ یاسا ئەکا بەڵام جێبەجێکردنەکەی گرنگترێکە یاسا چەندە ئینسان ئەتوانێت ئیدعای بۆ بکات جێبەجێکردی یاسا گرنگترە بۆ خۆشبەختی مرۆڤەکان ئێمە نمونەیەک بێنینەوە بە بێ جیاوازی لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تایفەیەکە پیاوەتی تایفەی مەخزومی تایفەیەکی زۆر دەوڵەمەند بوون زۆر کاربەدەست بوون یعنی چۆنەڵێ بنەماڵێکی دیار بوون یەکێک لە ئافرەتی ئەم ماڵە دزی ئەکات کە دزی ئەکات حد و قانون هەیە لە ئیسلامە ئەبێ جێبەجێ بکرێت دەبێ ئەم ئافرەتە بێنرێ و حەدی بەسەرا جێبەجێ بکرێت چکە یاسایە ئەم بنەماڵە ئەچێن کێ ئەهێنن ئوسامەی کوڕی زەید ئەکەن بە تەکلیفکار و بە شەفاعەتکارێک بۆ لای پێغەمبەری خەزام دەڵێن بڕۆ تۆی زۆر خۆشەوێت دڵنیام قسەی تۆ ڕەت ناکاتەوە بچۆ پێی بڵێ مەشکم ئەم حەدە ئەم قانونە ئەم یاسا بەسەر کچەکەمانە جێبەجێ نەکات تەبعاً ئوسامەی کوڕی زەید ئەچێت ئەمە ڕیوایەتێکی زۆر صحیحە ئەچێتە خزمەتی پێغەمبەری خەزام پێی دەفەرمێ من هاتووم لەلایەن قەومی مەخزومیەوە هاتووم ئەم تەکلیفەیان کردووە کە ئەو کچەیان کە دزی کردووە با دەستی نەبڕێ قسەکە لەسەر تا ئێرە ئەمەی دوای کە ئێمە مەبەستمان پێیەتی جێبەجێکردنەکە گرنگە لە ئیدعای قانون ئیدعای قانون شتێکە و جێبەجێکردنی قانون و یاسا شتێکی ترە ئەوەی کە ئێستا ئێمەی مسلمان یا بڵێ ئێمەی کوردگیرمان بەدەستی خواردووە یعنی قسە نییە ئیدعا نییە بەڵێ قانون هەیە و دەستور دەبێ هەبێ بەڵام بێتە سەر مەوزوعی جێبەجێکردن شتێکی ترە فەقیر تایە ئەبێ بەسەریا جێبەجێکرێت دەوڵەمەندەکان و بەرپرسەکان و ئەوانی کە بڵێن پشتیان هەیە کەسانێکن ئەوانە بەسەریانە جێبەجێ ناکرێت
پیاغەمبەری خوا ساسم قسەیەکی زۆر جوانەکە ئەچێ وتارەدا ئەچێتە سەر بیبەر و یەکێکە لەو حاڵەکاتانەی کە زۆر تیاتوڕە بووە یعنی پیاغەمبەری خوا ساسەلەم ئوسلوبی وا بۆ زۆر نەرمونیان بوو هەر خوای گەورە سیفەتە جوانی پێداوە کە خۆی فەربێت ئەگەر بێت و تۆ تووڕە بوویتە یان کەسێکی بە شێوازی بوویتە خەڵک شوادۆ نەبە وتارێکەدا لە وتارەکەیەتە سەر مینبەرەکە و ئەفەرمێ زۆر تووڕە بێ فەرمێ ئینەما ئەهلەکە الناس قبلكم أنهم كانوا إذا سرق فيهم الشريف تركوه قومەکانی پێش ئێوە کە خوا لە ناوی بردن بۆهۆی ئەم سیفەتە ناشرینەوە بوو کاتێک کە دەوڵەمەندێک و شەریفێک و بەرپرسێک دزی بکردایە وازیان لێ هێنا وإذا سرق فيهم الضعيف أقاموا عليه الحد أجر هاتوا فقيركيش دزي بكردايا حدا كان بسرعة جيبجيه كر قالوا كاتا أميك أفرمي أو قصة هيك أفرمي والذي نفس محمد بيده سويد بوي كنفس محمد بدسا لو أن فاطمة بنت محمد سرقت لقطعت يدها أو كاتيك سويني خوار فرمي أجر بيتو عالم كاتا فرمي أجر بيتو فاطمة كتي محمد دزي بقعدس يبرم ئەم سیفەتە ناشرینەیە کە وای کردووە قەومەکانی پێشوو خوا لە ناوی بردون بۆی واز بێنن لەمە مەفهومی قسە ئەوەیە کە وەکو وەڵامی بۆ پرسیارەکەی جەنابەت جێبەجێکردنی یاسا بە بێ جیاوازی مرۆڤایەتی ئەخاتە خۆشبەختی ئێستا خەڵک بۆ کوشتن زۆر بووە بۆ دزی زۆر بووە تەنها ئەم خاڵەیە دەوترێ هیچ کێشەیەک نییە ئەکوژین دوای ئەچین خەڵکانی یەن شەفاعەتمان بۆ ئەکات و تیا دەرباز ئەبین دزی ئەکرێت بەرپرسمان هەیە و ئەمانە شتێکی ڕوورن یعنی ئەمە قسەی من نییە یعنی هەر شتەکان بۆتە شایع بڵاو بۆتەوە کە خەڵکانێک دزی ئەکەن بەرپرسن یان خزمی بەرپرسن دوازیان لێ ئێهێندرێ خەڵکانێکشمان بینی کە ئێوە ڕۆژنامە نووسن لەسەر شیر حکم دراوە کەواتە ئەمە جێبەجێ نەکردنی یاسایە بوونی یاسا هەیە قانون هەیە بەڵام جێبەجێ نەکردنەکەی دەبێتە ناخۆشگوزەرانی بۆ میلەت جێبەجێکردنەکەشی بەبێ جیاوازی قسەکە لەسەر ئەمەیە دەبێتە خۆشگوزەرانی بۆ تەواوی مرۆڤایەتی ئەمەش کێیکە کەسانێک ئەتوانن ئیسلام و یاسا ئیسلام جێبەجێ بکەن خۆیان لە ئەسڵا بنەمایەکی جوانیان هەبوو بێت و بتوانن ئیسلام بەباشی جێبەجێ بکەن ئەمە زۆر گرنگەکە ئینسان تایە لە عەمەلە بتوانێت ئیسلام یاسا جێبەجێ بکا و ملکەتیش بێ جاری وا هەیە من مسلمانم یێتە سەر بابەتی ئەوەی کە قانون و یاسایەکی شەرعی بەلای منە نایشکێنێتەوە پێم قبوڵ نییە ماوەسا لە ئێمە دەست پێەکە ئاەتی قورآنی پیرۆز ینی پێدوانیە کە جێبەجێ نەکردنی یاخود پابەت بوونمان بە بەشێکی زۆر لە بنەما جوانەکانی ینی پیرۆز ئیسلام دەبێتە مایەوەی کە خۆشگوزەرانیمان بۆ نێت ینی بۆ ئەگەر ڕۆژوو نوێژ و کۆمەڵێک ئەرکانی دیکە جێبەجێ ئەەکەین بەڵام کشتێکی زۆر گەورەتر جێبەجێ ناکەین شتانێکی زۆر گەورەتر جێبەجێ ناکەین لەگەڵ یاکە مەژەر فەرزە دەبێتە مایەوەی کە خۆشگوزرانی لە نێو کۆمەلگادا بوونی نەمێنێ قەستە دەوەیە کە واجباتەکانی شەرع جگە لە واجباتەکان بۆ منە کۆمەڵشتی دیکە هەیە لە ئاینی ئیسلامدا جێبەجێ بکەین بۆ منە مافی دراوسێ بۆ منە زوڵم و ستەم بەرامبەر کەسی دیکە نەکەین یان لە نێو خێزان لە نێو کۆمەلگادا کۆمەڵشتی دیکە نەکەین ئەمانش هۆکارنین بۆی کە دەبنە مایەوەی کە خۆشگوزرانی بوونی نەبێت یعنی ئێمە یەکێک لە مەبەستەکانی یاسا کە هاتووە لە شەرع ئەفەربێ بۆ پاراستی پێنج شت هاتووە یعنی بۆ پاراستی پێش لەوە لەو مۆزوعی جەناب تا کەیسە باسیەکەی ئەفەرمێ هاتووە بۆ ئەوی کە پێنجتی ئینسان پارێزێت یعنی حیفزی مالی بۆ بکە حیفزی نەفسی بۆ بکە حیفزی نەسلی بۆ بکە حیفزی یعنی ماڵ و نەفس و نەسل و ئەمانی بۆ بکە کە پێنجتن کە هێناوێتی لە شەرع هاتووە ئەو پێنجتە کە هێنا بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە ئیسلام هاتووە پارێزگاری لەم شتە بکە یەکێک لەوانە پارێزگاری لە ماڵە باشە پارێزگاری لە نەفسە پارێزگاری لە نەسل واتە بڵێنەوە ئەوە ئەمانە هاتوون بە چی یعنی پارێزگاری لێ ئەکرێت بۆ لە نەسل باسی نەسل بکەین لە بەرامبەر خوا فەرمێ بۆی نەوە بمێنێتەوە وەنەوە بۆ مرۆڤایەتی خۆشبەختیش بێن یاسا ئیسلام جێبەجێ بکەن زەواج بکەن زینا مەکەن بۆی ماڵ پارێزگار بێت ئەحەل الله البەیع وحەڕەمە الڕیبا جێبەجێکردنی ئەم بابەتە بۆ ئەوەی نەفس ڕێز و حورمەتی هەبێ نەفس بەبێ هودە مەکوژن
کوشتنی ڕووخاندنی دنیا زۆر ئەهوەنتێکە لای خوای گەورە کەعبە لە کوشتنی نەفسێک ئەمانە بەجێبەجێکردنی یاسا وا ئەکا کە کۆمەلگا خۆشبەخت بێ بە تەکید هەندێک بابەت هەن ئینسان ئەتوانێت بیکا بۆ ئەوەی تیا خۆشبەخت بێ لە دنیا باشبوون لەگەڵ دراوسیان باشبوون لەگەڵ دایک و باوکە بەخشین بۆ نمونە یعنی هەندێک شت هەیە عیلاقەی بینی خوا و عەبدە هەندێک عیلاقەی بینی عەبد بۆ عەبدە یعنی ئەوەی کە زۆر ئینسان مرتاعەکە و خۆش ئەکا جێبەجێکی شەرع جابە هەندێک هەیە پەیوەندی بە بینی خوا و عەبدەوەیە هەندێکیش پەیوەندی بە خودی عەبد بۆ عەبدوەیە ڕۆحی ئینسان بەچی خۆشبەختە بێ ئێوتمان ئەگەر تا خۆشبەخت بوو کۆمەلگا خۆشبەختە بێت کێن دنیای ناخۆش کردووە تاکەکان کێن کە ئەتوانن دنیا کێ ئەتوانی ئەم شارە خۆش بکات ئەگەر تاک بە تاکی ئەم شارە دڵخۆش بێت شار خۆش نابێ مرۆڤ لە چی دروست بووە عنی با منم پرسیارە بکەم مرۆڤ لە چەند بەش دروست بووە لە دوو بەشی سەرەکی مرۆڤ دروست بووە بەشێکیان پێ ئەوترێ مادی بەشێکیان معنەویە بەشە مادیەکەی ئەوەیە کە ئینسان دروست بووە لاشەیەتی لە چی دروست بووە لە خۆڵ دروست بووە بەشێکی ترین مرۆڤ لە چی دروست بووە ڕۆحیەتی ئەم ڕۆحی لە چی دروست بووە لە ئاسمانەوەیە ئێمە ئێستا زۆر جاری وا هەیە من نامرتاحم من کە نامرتاحم ئەڕۆم دڵم نامرتاحە ڕۆحم نامرتاحە ئەچم دەشیش کە با بخۆم مرتاحەکەم ئایا ڕۆحم ئاسوودە ئەبێت نەخێر نابێت خەڵکێکی ژێ باشە بوون برسیمە من برسیمە ئێستا چم ختمی قورئانەکەم ئایا برسیەتەکەم ئەڕوا نەخێر کەواتە ئەسڵی دۆزینەوەی شتەکان یعنی ئینسان بتگەڕێ بە دوای ئەسڵی شتەکە هەر کاتێک کە لاشەی ئینسان برسی ئەبێ خۆراکی زەوی بخوات چونکە لە زەوی دروست بووە کە من برسیم بێ خۆراکی زەوی بخۆم ئەگەر ڕۆحیشم برسی بوو خۆراکی زەوی تیری ناکات ئەبێ بچم بۆ خۆراکی ئاسمان ئیلاق لەگەڵ خوای گەورە ببەستم دابنیشم زکر بکەم دابنیشم لە بینی خۆم و خوای گەورە عیلاقەیەک بەستم ئەو کاتە ڕۆحم ئاسوودە بێت چەندەها کەسمان بینیوە من زۆر جا قسەم کردو لەگەڵ هەندێک خەڵکە زۆر نامرتاحە بێ دەڵێ بۆ نمونە خەڵکمان بینیوە چۆتە شاری گۆیژە کە ئەمە پەیوەندی دەچێت تۆزێک لامادا لە بابەتەکە ئەچێتە سەر بەرزایەکانی گۆیژە پێکێک ئارەقە خواتەوە کە ئەگەڕێتەوە هەر نامرتاحە لەبەروی ئەسڵی شتەکەی نەدۆزیوەتەوە ڕۆحی ئەم پێویستی بە عارەق نییە ڕۆحی ئەم پێویستی بە عیلاقێکی بینی خۆی خوای گەورەیە کەواتە بەڕاستی جێبەجێکردی هەندێک بابەتی بچووک و ئاکا لە مرۆڤ خۆشبەخت بێت وەکو باسمان کرد چاکەکردن لەگەڵ دایک و باوک بەخشین حتا جاری وایە تۆ بەردێک لە ئابی لەسەر جادە وا دێکا تۆ خۆشبەختە بی خەڵکیش خۆشبەخت ئەەکەی بەهۆی ئەمەوە وەڵام ماوەسا کۆمەڵێک یاسا هەیە منی تاک ناتوانم جێبەجێیان کەم دەوێت ئامەزراوە دەسەڵاتداریەتیەکانی دەوڵەت جێبەجێ بکەن لە کاتێکا دەوڵەتەکە و هێزە سیاسیەکان دزن ڕەنگە مسلمانێکیش تێبکەوێ و فێری دزی بێ لە کاتێکا دەوڵەت ڕێگە بە ڕیبادا ڕێگە بە حرام و یاساشکێنی ئیسلامەدا ڕەنگە مسلمانێکیش لە بێزانستی خۆیان تێبکەوێ کاتێک دەوڵەت مەلها و باڕ و شوێنی فاحیشە ئەکاتەوە ڕەنگە مسلمانێکیش تێبکەوێت تووشی گوناه ببێ کەواتە بەرپرسیارەتی دەوڵەت و دەسەڵات لە جێبەجێکردنی یاساکانی ئیسلام چەندێک پاڵنەرە بۆ خۆشگوزەرانی کۆمەلگاکەی و ئەو کۆمەلگایش دەبێت چەندێک وشار بێ بێخەبەر لە خۆی دەسەڵات و دەوڵەتەکەی نەزانێت کە چۆن دژایەتی وشکانی یاساکانی ئیسلامەکە وڵات جا بەداخەوە من زۆر لە وتاریشە باسم کەوتمە ئینسانی مسلمان جارێکە هەوڵ با دەسەڵات بگرێتە دەست ئەوەی کێکە لە خەلەکانی ئێمە جێبەجێکردنی یاسا بەچی ئەکرێت بە دەسەڵات ئەکرێت ئەگەر ئێمە هەردا بنیشین هەر سەی بکەین بڵێن بۆ یاسا جێبەجێ ناکرێت کەسانی یاسایەکی ئیسلامی جێبەجێ ناکەن کە لەگەڵ ئیسلامانە بن کەواتە ئەوەڵەن شت ئەبێ ئێمەی مسلمان هەنگاوێک بنی بۆ ئەوی کە دەسەڵاتمان هەبێ ئەمە یعنی هیچ شەرمی ناوێ لە وتاری جمعەشا باسم کردووە کە پێویست ناکە ئینسانی مسلمان شەرم کا بڵێ من دەسەڵاتم ناوێ ئەسڵەن دەسەڵاتمانەیە بۆی حکمی خوا جێبەجێ بکەین ئەمە بەشێکە لە گەورەترین جیهاد کە هەموو پیاغەمبەران بۆچی هاتوون هەر هەمیان بۆ هاتوون أن يعبدوا الله واجتنبوا الطاغوت بۆم دوشتە هاتون یەکیان عیبادەتە یەکیان سیاسەتە خوا بپەرستن دوورکەونە لە تاغوت و لە کار بەدەستە خراپەکان ئەم دوشتە ئێستا ئێمە زۆرێک لە مسلمانان یەک شتیان نەکەین هەندێک لە مسلمانان سواز دۆخە خەڵکانەکەن تێکۆشن بۆ دوورکەون لە تاغوت یەکێکیان نەکەین دەڵێن بەس عیبادەت ڕاستە بەس عیبادەت
عیبادەتکردن وا لێ ناکە یاسا جێبەجێ بکرێت حەزەکەی هەموو ئەم سلێمانی باشە و نوێشکەن ئەگەر مسلمانێکی تیانە بێت کە دەسەڵاتدارێکی تیا هەبێ ناتوانێت یاساکە جێبەجێ بکە بۆیە دوو لایەنێ لایەنێکیان ئەوەیە کە ئینسان بتوانێت هەوڵ بدا عیبادەتیش بکە واعبدوا الله واجتنبوا الطاغوت لە تاغوتیش دوور بکرێتەوە یاساکە جێبەجێ بکرێت کێ ئەتوانێت یاسا جێبەجێ بکە دەسەڵات دەتوانێت ینی بەڕاستی دەسەڵاتدار ئەبێ سیفەتی جوانی تیا هەبێ لە خواترز بێ دەسەڵاتدار ئەبێت دەسەڵاتی مطلقی هەبێ ئەگەر دەسەڵاتەکە دز بێ کۆمەلگاکە خۆشبەختە بێ مامۆسا چکەوە دزن پێویست ناکە مۆزوعەکە سیاسیکە ینی هیچ شتێکی تیانێتەوە کە هەر لەگەنمەوە بۆ پاڵاوگە بە پلایسەکەەوە ئەی دزن ینی مشکلەکەەوە بڕاوەتەوە ینی بەس بەجددی ئەمێ بە چاوەڕێ خۆشبەختی بکەین لە کوردستان کاتێک سەرۆکەکان و دەوڵەت و حاکم دزە من پێ دەڵم بە سەراحەت ئەڵم دەڵێم ئەبێ لە ڕوانگەی یاساکانی ئیسلامەوەڵێ لە ڕوانگەی یاسا ئیسلامەوە ئیسلام پێمان ئەڵێ کە تۆ بەچی ئەتوانی یاسا جێبەجێکە یعنی وەرە یاسا پێت ئەڵم بەدەسەڵاتەکرێت بەدەسەڵاتێکێت دەسەڵاتیش کێ ئەگەر ئەمانە بن نەخێر مرۆڤایەتی بۆ شێوازە ئەڕواکە هەندێک لە بەرزیە و هەندێک لە خواری خوارەوەیە ئەوە یاسا هەر یاساکانیش پێمانەڵێت کە بەرەنگاری زوڵم وستەم بینەوە بێدەنگ نەبین لە زوڵم وستەم ئەمە شۆکارێکە بۆی کە مەسەرەن قبوڵی نەکەن کەوان بۆ شێوازە بن زۆر ڕاست هەر یاسا پێمان ئەڵێ کە ئەوەیە بشێکە لە یاسا کە خوای گەورە خۆی نافەرمێ واعبدوا الله واجتنبوا الطاغوت و یاسای ئیسلامە کافر باقی جێبەجێ بکرێت ئەگە مەجال هەبێ حەزەکەم باز لەو سوودانە بکەین کە زۆر زەرورە سوودەکانی جێبەجێکردنی سزا یعنی ئێمە هەندێک لە یاسا سزایە سزامان هەیە لە ئیسلامە هەندێکیان پێ ئەوترێ حدود حەدیان هەیە ئەوانەی کە حەدیان هەیە تەنها زینا و ئارە خواردنەوە و لەگەڵ قەذف ئەوەیە کە ئێستا زۆر باوە خەڵکانێک هەن زۆر بە ئاشکرا بە کچ و بەژن ئەوترێ ئەی زانی و ئەی کچی زیناکەر و ئەمانە حەدی هەیە لە شەرعا کە عقوبە و سزاکەی ئەوەیە کە بێ چوار شایەت بێن دەی هێنا ئەبێ داری لێ بدرێ جا هەندێک سوود هەن لە جێبەجێکردنی یاسای ئیسلامی بە تایبەتی لە جێبەجێکردنی سزاکانە یەکیان لەوانە مەسلحەتە بۆ خەڵکی جێبەجێکردنی یاسا مەسلحەت ئەهێنێ بۆ عامی خەڵکی یەکێتر لەوانە ڕازیبوونی مجنی عەلەیهیە ئەو کەسێک تاوانەکەی لەسەر کراوە باشە کەسێک تاوانی لەسەر کراوە دزی لێ کراوە کاتێک کە ئەو کەسەی دزی کردووە ئەیگرن سزای ئەدەن کێ سوکنایی بۆیە ئەو کەسێک کە دزیەکەی لێ کراوە کەواتە غەزەبیشی ئەکوژێتەوە غەزەبی ئەو کەسەی کە دزیەکەشی لێ کراوە پاشان تەئدیبێکە بۆ ئەو کەسێک کە خراپەکارە بوونی یاسا سوودەکەی ئەوەیە ئەو کەسێک کە خراپەکارە دەبێتە تەئدیب بۆی سزاکە خۆ ئەگەر بێت و سزانە بێ ئەگەر بێت و سزانە بێ بۆ کەسی خراپەکار وڵاتی لێ ئەو نەفەرە چی لێت ئەو نەفەرە تەئدیب نادرێ بۆیە یەکێتر لەوانە ئیقامەی عەدلە لە بینی خەڵکیە بوونی یاسا و سزا بە تایبەتی بوونی یاسا و سزایەک هەر یاسایەک بێ بە تایبەتی یاسای ئیسلامی دەبێتە عەدالەت لە بینی مرۆڤەکانە عەدالەتی و بەرچەستە ئەبێ لەناو کۆمەڵگا و مرۆڤایەتیە سوودی تری زۆر هەن بۆی کە نەوە کاتەکەتان بەرەو تەواوبوون بڕوا بابەتی تری زۆر هەن دەربارەی یاسای ئیسلامی بە کورتی من ئەوەندە ئەڵێم ئەو ئاەتە ئەەکەین لە ماوەسا من یەک شەمەوێت هیچ یاسایەکی ئیسلامیە بەڕاستی جیاوازی بکات لە نێوان ڕەنگ و پێست و نەتەوەیەکی جیاواز و بەرز و نزمیەک هیچ دیێنە خێر هیچ یاسایەکی ئیسلامی بەڵام ئەشخاصەکان بەڵێ هەن یاسا جیایە و یاسای ئیسلامی جیا و شەخص جیایە ئەم دوانە زۆر جیاوازن من ممثلی ئیسلام نیم من مرۆڤێکم ئەگونجێ محامی ببم پارێزەریش غەڵە بکەم بەڵام ئەسڵی شەرعەکە خۆی کە دینەکەی نایکە دەتوانین ئێمە تەنها لە کۆتاییە ئەو ئاەتە بکەینە کۆتایی ئەگەر بابەتەکەش بێت یعنی وەلەکم فی القیصاص حەیات یا ئولی الئەلباب قیصاص یەکێکە لە یاساکانی ئیسلام ئەگەر بێت و خوای گەورە خۆی ئەفەرمێ قیصاص و تۆڵەمان بۆ کردوون بەبوونی ژیان بۆ ئێوە ژیانێک کە مردنی تیانە ژیانێک کە خەفەتی تیانە بێ بە واتایی کەڵین خەفەتی تیانیە مادەم قیصاص ئەکرێ لە بەرامبەر تۆ سوکنایی بۆیە ئەو کەسەی زوڵمی لێ کردووی دەگیرێ هەر جێبەجێ نەکردنی ئەو یاسایە مامۆسا ڕۆژانە بینی کوشتن چەند زۆر بووە بە ئارەزوو هەر کەسێک تااقەتی لە کەسی تر نەمایانێ جورئەتیەوەی بۆ دروزووە بیر لەوە کاتەوە کەسی بەرامبەر بکوژێت چکە چاگەزانێ ناکوژێتەوە لە خراپترین حاڵەتە لە سژنێکی پاک و تەمیز و فێن کا فاسۆلیا برنج و مریشکە خوا ئەمە گەورەترین مشکلەیە بەداخەوە کە بکوش ئێستا گەورە ئەکرێت بکوش ئێستا قڵەو ئەکرێت
کە ئەمانەش هۆکاری زۆر من پێ6 خاڵم لە وتاری زوبعا باز کردووە کە یە هەندێک جار ڕاگەیاندنە هۆکاری کوشتن کە زۆر بووە کە بەو شێوازەی لێ بەداخەوە ئەم ڕاگەیاندە دوورە سپاس بەخوای گەورەی لەوانە بەڵام هەندێک جاری وایە موسەلسەلی وا لێ ئەدرێت کە ئاسانکاری بۆ کوشتن ئەکات هەندێک جاریش با من لێرە ئەوەش بڵێن بەڕاستی هەندێک جاری وا هەبووە کاتێک کە کەسێکی کوشتووە لە ڕاگەیاندنەوە هێنراوە تۆ جارێکی تر چۆن کوشتوتە ئەوە خەڵکی فێرەکە کە چۆن جارێتی بکوژێتەوە ئەوانە بەڕاستی هەمووی هۆکارن بوونی یاسا یارمەتیمە بە بتوانین یاسا قبول بکەین یاسای ئیسلامی ببینە هۆکارێکی بووی کە یاسا جێبەجێ بکەین ئینشاءڵڵا دەستەکانە خۆش بە مامۆستایان زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا دلێر حەمەکا کە برا مامۆستا ئەینیە خوا بەخێر بێ سپاس بۆ دەرفەت دەستی ئەوەش خۆش بێ سپاس بۆ بەڕێستان بۆ کەناڵەکەشتان دەستەکان خوا بەخێر